تماشاوان رزدار افدم و باش اس نظیر کادانید گل و دام بو پیشکش کرنا خلک کادیج برنامه و برنامه کردی توری وی خلکی جی الدور واناو نشانا سربخوی اتناف برا دهیو افرودا پتر اش 200 دولتا هنل جهانه الوان 200 دولتا پتر 50 دولتا دولت اسلامینه الوان 50 دولتا 20 پتر اش 20 دولتا دولت عربینه أريبوشي جلكي وكو جلي كرت ماف دينا ببيتا دولت هروسا آيات ديدو نيرينا آين إسلامي چه ديدو تيروانينك هيا بو سربخوبينا جلو نتواو مروفان هروسا مدفيد بپرسين اتسردمن بوريدا خباتو تيكوشان چاوا بو سربخوبين هاتيا انجام دان آياتانها روش یا گنجای بحث السربخوبینا کردستان بهتا کرن که شو آریشامه چیه ادگل عراقی هر اوسامت وید بپرسین چاوا بحث السربخوبینا کردستان بهتا کرن وک میکانیزم هر اوسامت وید بپرسین ات قرآن پیروز دا چاوا بحث السربخوبینو آزادیا مروان هاتیه کرن اف پرسیاره و چندین پرسیارن دیتر دهنا راستكرن بزور برس مامست عبد الرحمن صديق ناوي خوب ناوي وخيراتنا كجرم جناب السيدات كيم خير بي سرچاواس مامست مدويت ببرسين تسردمن بوريدا چوا بحث السربخوبينا قالوا نتوان هات يكرن نخاسمه قلمه وك قلي كرد بله بناي خوي بخشن دي مهربان اكا قسل سر ديوني بكين لقل امرو دا ما بس من زياتر ابي ديوني كردواري به بله زانين ديوني كردواري چون بو بەلای کەمەوە هەموو شتێک پێشی ئەمڕۆ بێ پێی دەڵێن دوێنێ ئیدی دوێنێ نزیک و دوێنێ ناوەڕاست و دوێنێ دوور ئێمە ناکرێت 2700 ساڵ باسکەین ئێستاکە بە بەلای کەمەوە باسی ئەم 100 ساڵی ڕابردوو بکەین واتە دەڵێن لە سەردەمی هاتنی ئینگلیز بۆ عێراق و لە تەوابوونی 1900 و جەنگی یەکەمی جیهان تەواو دەبێ و ئیدی لە پێشی ئەوە 1970 سوپای بەریتانیا دێتە نێو عێراقەوە لە 1970 دەگاتە ئەم ناوچانەی ئێمە لەم ماوەی 100 ساڵی ڕابردوودا و نەبێ کورد دانیشتی بێ و باسی سربەخۆیی نەکرد بێ لە ڕابردووشدا هەر باسی سربەخۆیی کردووە بە تایبەت بەپێی ئەو بڕگانەی کەوا هەبووە لە نێو هەندێک لە بڕگەکانی و مادەکانی پەیماننامەی سیڤەر 62 63 64 و ئەوانە قسە و باسێکیان کردووە لەسەر ئەوەی کە کوردستانی جەنوبی ئەم بەشە لە کوردستان ئەم بەشە لە کوردستانی گەورە سربەخۆ بێ بۆیە لەو کاتەوە هەوڵی بۆ دراوە جا من هەرچی بڵێم ئەبێتە قسە مەبەستم ئەو بەپەلە بگەڕێمەوە سەر هەندێک تێکستی ئەو سەردەما تا جویان لێ بێبینەران بزانن لە سەردەمی ڕابردووشدا چۆن ئەم باسە هاتووەتە باسکردن شێخ مەحموودی حەفید مەلیکی کوردستان بەڕەحمت بێ لە ساڵی 1956 وفاتی کرد ئیدی بە تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر وفاتیە دەگاتە 2006 لە تێپەڕبوونی لە یادی تێپەڕبوونی ئەو 50 ساڵە بەسەر کۆچی دواییدا لە 2006 بەڕێز عومەر مارف بەرزنجی کتێبێکی چۆناڵێ پەخش کرد کتێبێکی دانا بە ناوی نوربەخشی شێخ مەحموودی حەفید شعری نووسیوە لە شعرەکانیدا خۆ دەزانی هەر کەسێک نازناوێ بۆ خۆی هەڵدەبژێرێ وەک جزیری وەخانی شێخ مەحموودی حەفیدی مەلیکی کوردستان شعریشی نووسیوە بەس شعرەکانی بە ناوی نوربەخشی بووە لەقەبی ئەو نازناوی ئەو نوربەخشی جاڵێ نوربەخشی شعرەکانی مەلیکی کوردستان شێخ مەحموودی بەرزنجی اینجا چۆن ئەڵێ بۆ خۆی بۆمان دەردەکەوێت ئێستا ئێمە چەند گلەی و گازاندەمان لە عەرەبی عێراق هەیە کە سەربەخۆیی بەمە نادەن ئەو کاتی شێخ مەحموودی حەفید ئەوەندە گلەی و گازاندەی لە عەرەبی عێراق هەبووە کە پەشیمان بوونەتەوە لەو بەڵێنانەی کە ئەو کاتە بە کوردیان داوە بۆیە شێخ مەحموودی حەفید شعرێک دەنووسێ جارێکی دی بە نازناوی شکار ناوێکی دیکەی شێخ مەحموودی حەفیدە بۆ مستەفا پاشای یاموڵکی گوتووە دەڵێ لە شعرێکدا شێخ مەحموودی حەفید دەڵێ گەر مانعی یعنی ئەگەر گەر مانعی حەقی میلەتی کورد ببن عەرەب بێشک نوێژەکانم بە کوردی قەزا دەکەم یعنی مەبەستی ئەوەیە کە بەڕاستی ئەوەندە تووڕە بووە لەو بێبەڵێنیەی کە عەرەب داوێتی بە کورد و دوای بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە دەڵێ هەرچی نوێژم بە عەرەبی کردووە تا ئێستا هەموو قەزا دەکەمەوە بە کوردی دەیکەمەوە لە داخی ئەو بێبەڵیانانەی کە عەرەب لەگەڵ من کردوێتی شعرێکی دیکەی هەیە دەڵێ یا کەشتی کورد یعنی بەلەم یا کەشتی کورد ئەبەمە ساحلی نەجات یا ڕوحی خۆم و ئالی پەیامبەر بە پرد ئەەکەم ئەمی جارێکی تر وەکو چۆن دەڵێ
زۆربەی سەرکردەکانی کورد دەڵێ خۆم بەخت دەکەم لە پێناوی سەر بەخۆی یا ئەوە تا کورد دەگەێن مەساحیلی نەجات یا ئەوە تا خۆم و ڕوحی خۆم و کە ئەمیش ئال البەیت یعنی لەبەرەوەی شێخ محمودی بەرزنجی ئەهل البەیت بووە دەڵێ ئەیکەمە پردێک و بۆ گەیشتن بە مافی کورد ئەوجا لە کۆتایە دەڵێ من کوردم و بە کوردی ئەڵێم و بڕایەوە زیلەت نەما سەعادەتی کوردان گەڕایەوە اینجا بچینە سەر چەند ڕۆژنامەیەکی ئەو سەردەما لە ژمارە 100 ڕۆژنامەی پێشکەوتن یەکەم ڕۆژنامەی کوردی لە شاری سلێمانی ڕۆژنامەی پێشکەوتنەکە لە ساڵی 1920 هاتوۆتە پەخشکردن و بڵاوکردنەوە لە ژمارە 100 بەرواری 23 1922 بابەتێکی تێدایە لە باسی سربەخۆیی ئێستا ئێمە چ دەڵێن ئێستا ئێمە دەڵێن حەز دەکەین لەگەڵ عێراق دوو جیرانی باش بین بەری 100 ساڵ ئەم قسەیەش گوتراوە بزانن دەڵێ بە زمانی ئەو سەردەمە دەڵێ بەشەر هەمووی لە عائیلەیەکە یعنی مرۆڤایەتی هەموو یەک عائیلەن بەڵام ئێمە یعنی ئێمەی کورد حەز دەکەین دراوسێ بین جیران بین نەک ژێرماڵە یعنی ئێمە ماڵێکی ژێرەوەین و عێراق ماڵی سەرەوەیە یعنی ئێمە هیچ مافێکمان نییە دەجاتی ئەوەی ژێرماڵە بین ماڵەکەی ژێرەوە بین نەبا لە تەنیشتی یەک ئێمە دوو دراوسێ بین ئەوە قسەیەکی جوانە کەواتە هەروەکو دووشپێڤیگاوەی کە مەدوێت بینە جیرانێکی دیوتە ئەمە بۆیە باسی دوێنێ و ئەمڕۆ دەکەین تاوەکو بزانین ئەم خەباتە بەلای کەمەوە 100 ساڵ ئەم قسانە دەکرێت شایانی ئەوەیەکەوە ئێمە پشتگیری لێ بکەین لە ژمارە 114 ڕۆژنامەی پێشکەوتن 29 ئەمجا پشتی سێ بانک سێ هەیف 29 1922 ئەحمەد حەمدی مەقالێکی نووسیوە لە ژێر تایتڵی ناونیشانی بۆ تۆزێک نووسین یعنی بۆ هەندێک نووسین زۆر خوێندن لازمە یعنی ئەگە بتەوێ هەندێک بنووسی دەبێت زۆر بخوێنیتەوە بێت چ دەڵێ دەڵێ کوردستان نە متەمیم و نە ئەجزای عێراقە ئەم کوردستانە متەمیمی عێراق نەبووە عێراق تەکمیلە بکە نە ئەجزای عێراقش بووە جوزئێک نەبووە لە عێراق جاڵە وەتانێک یعنی کوردستان وەتانێک لە خارجی عێراق دابێ ئەم وەتەنی کوردستانە مادام لە خارجی عێراق بوو بێ میلەتێکیش کە کووردە لیسان و عنسوری لە عێراقی ناچێ زمانی تۆخمی لە عێراقی ناچێ دیارە دەردەکەوێ ئاشکرایە و ئاشکارە نەلەوە نە ئەوە کەواتە کوردستان نە لە عێراقە نە وەکو عێراقیشە ئەوش بابەتێکە کە ئێمە ئێستا قسەی لێ دەکەین نووسراوە لە ژمارە 116 بەرواری 13/7 1922 ئەمیش تقریبن ئەو کات چییە ئێستا چۆن هەندێک دەڵێن نەخێر وە سەربەخۆی ئەو کاتیش خەڵک هەبووە گوتوێتی نەخێر وە سەربەخۆی ئەو کاتیش بەری 100 ساڵ ئیدی بزانە کە تەماشا دەکەی مەبەستمەوە بوو نووسین و مەقالە و ئەو بابەتانە ئەو کاتیش هەر هەبووە ئەو جا تەماشا دەکەی لە ژمارە 116 ڕۆژنامەی پێشکەوتن 13/1922 ئۆقات معروف علی ئەزغەر یعنی چی ئۆقات بە زمانی بەری 100 ساڵ یعنی پارێزەر معنی مەحامی وایان پێگوتووە مەقالێکی نووسیوە لەسەر نووسینی شێخزادە لە غەزەتەی العێراق غەزەتە بە زمانی ئەو سەردەم یعنی ڕۆژنامە غەزەتە لە ڕەنگە لە وشەی ئیتالی قەدیمەوە گازێتە هاتبێ کەواتە لە ڕۆژنامەیەکدا کوردێکی خۆمان لە ڕۆژنامەی العێراقی ساڵەکانی 20 بابەتێکی نووسیوە وەکو چۆن یەکێک کوردێک ئێستا لە بەغدا ئەو قسە بکە ئەو سەردەمیش کوردێک لە ڕۆژنامەی العێراقی بەغدا ئەو نووسینی نووسیوە کە ئێمە سەربەخۆیمان ناوێ و سەربەخۆی پێویست ناکات و ئەو قسانە ئەوجا ئەم ئۆقات معروف علی ئەزغەر ڕەدی دەدا وەڵامی ئەو دەدا و بەرسوی ئەو دەدا دەڵێ جەنابی شێخزادە فەرموویەتی لە باسی لغەت کە مەسئلەی فێربوونی لغەتی کوردی لەگەڵ تەسیسی حکوومەتی گەورەی کورد خەیاڵاتە یعنی کوردێک دەڵێ نە لغەتی کوردی دەبێ بە لغات نا تەسیسی حکوومەتێکی گەورە بۆ کورد ئەمامووی خەیاڵات کوردێک وای گوتووە باشە ئەم چ دەڵێ من زۆر ئەسەف دەکەم یعنی بەداخەوە لەسەر پەڕەی غەزەتە لەسەر لاپەڕەی ڕۆژنامە ئەم کەلیمە گرانانە ئەم وشە قورسانە دەبینم لە قەڵەمی کوردێکی دەرزدەر دەرچوو بێت یعنی کوردێکی مامۆستا لە جاتی ئەوەی دوو قسەی خێرمان بۆ بکە ئەم قسە خراپەی کردو باشە اینجاڵێ من لە خوێندەوارانی غەزەتە پرسیار دەکەم منش لە خوێندەوار و قاریئی ئەم ڕۆژنامەیە پرسیار دەکەم دەڵێم ئایا ئەمەلی تەسیسی حکوومەتی عێراق هەبوو یعنی چه دەیوت عێراق دەبێ بە حکوومەت ئەو کات عێراق تەسەور ناکرا بێ بە حکوومەت ئەوە بوو دەڵێ ئایا خەیاڵ دەکرات تەسیسی حکوومەتی گورج و ڕووسی جەبار لە ئاوا بێ کەس تەسەوری دەکرد رووسیا ببێ بە دەوڵەت کەس تەسەوری دەکرد گورج یعنی جۆرجیا ئێستا ببێ بە دەوڵەت بوو
کەس تەسەوری دەکرد بوخارا مستەقل بێ بوخارە ئۆزبەکستان و ئەو منطقە ئێستا کەواتە بەری 100 ساڵ ئەم مجادلە هەر هەبووە بەڵام زیاتر کورد هەر هەمیشە لەگەڵ سربەخۆیی بوو بڵێ ئەم سەبرس پشتی دومای کاتنا جەنگی ئێکی جیهانی بڵێ بەربەڵاو یعنی بیشتن پشتی بەڵاوبوونا چاردە بەندێن ویلسون سەرۆکی ئەمریکا یەوی سەردەمیکەل ساڵ 1920 بوو بیشتن بەریتانیا ڤایە سربەخوبینێکی یانکو ئستیفتاکێ بکەتن ناوبەرە کورد و عەرەبادا و هەشتێل سەدی خەلکی سلەیمانیە دەنگی دای کە نەخێر یەکل سەدێت بێژن دەنگی دای بلێ و سێزدەل سەدێش گوتیم ئێکلانە بووینەوە وان سەردەمادەما مستاکە خەلکانێک هەبوویە هەشتێل سەدین ڕێژەکە زورینە و ئەڤڕوکەژی ئەم بینین هەمان دەڤەر ڕەنگە ڕێژەکە زورینە نەخێر دیگەلدا بن تو vê çendê bû çi zifirî ڕاستە دەتوانین بڵین خەم یاخود خەفەت ئەوەیە ئەگەر مێژوو خۆی دووبارە بکە بۆ زەحمەتە و ناخۆشە لەبەر ئەوەی مانەی وایە ئێمە هیچ نەگۆڕاوین دەڵێن مێژوو لە شوێنێک خۆی دووبارە دەکا کە مرۆڤەکان نەهاتە بنە گۆڕان مرۆڤەکان نەگۆڕابن لازمە بارودۆخ پشتی 100 ساڵ دێتە گۆڕین مرۆڤەکانیش لازمە بێتە گۆڕین لەبەرەوە ئەو قۆناغی لە ڕابردوودا ڕوویدا لە ڕاستیدا ئینگلیز دەیزانی لەو ڕیفراندۆمەی کە کردی زۆرینەی خەڵکی کوردستان سربەخۆییان ویست بەس دەبێتدان بەو ڕاستێشدا بنین کە بەریتانیەکان پەشیمان بوونەوە پەشیمان بوونەوە و لەبەر بەرژەوەندەکانی خۆیان ئیدی گرنگە ئێمەش ئەمڕۆ بزانین زل هێزەکان لەوانەیە لەبەر بەرژەوەندی خۆیان پەشیمان ببنەوە لەو مافە بۆ ئێمە پێ دوێت چی بکەین وەکو ئەو سەردەم شۆڕشمان کردو دژی مەسەرەن ئینگلیزەکان ئێستا دەڵێن نە ئێمە لەگەڵ زل هێزەکان ناتوانین شەڕکەین تەفاهم دەکەین دەڵێن بەرژەوەندی ئێوە بۆ لە کوردستانی سربەخۆدا نییە دەڵێن لەبەر ئەوە و لەبەر ئەوە ئێمە دەبێت لێرە هەوڵ بدەین ئێمە بەرژەوەندی زل هێزەکان دابین بکەین لە دەوڵەتی سربەخۆی خۆمان هەتاوەکو ئەوانش پژگیری ئێمە بڵێ بەمسەتە ئاماژەدا ڕوولێ چەند زانایەکە و ئەو کەسێن دیروکێ بەجی دوێت پتر سەروی خالیب ڕاوستین زاناین کورد چاوە خەبات و تێکوشان کردیا بوو سربەخۆبینێ و ئەڤڕۆ دوێت چەند ئەم گرنگی بدەینە خەباتەوان و ئەم وەفا بین گەلوێ خەباتێ زۆر گرنگە لەبەرچی لەبەر ئەوەی لە ڕاستیدا خەباتی گشت ئەو زاتانەی ناوت بردن خەباتی نەتەوەیی بووە خۆشیان لە هەمان کاتدا پیشەیان کاروباری ئاینی بووە کەواتە ئەمە ئەو ڕاستیە دەسەلمێنێ لە دێر زەمانەوە ئێمە ئیسلامێکمان نەبووە جیابێتەوە لە نەتەوە ئیسلامێکی سیاسیمان نەبووە ئەو ئیسلامی سیاسی ڕوت بێ ئەو لاش نەتەوە بێ بەتەنیا کەواتە ئیسلام پاڵپشتە لە نەتیجەی ئەوە هەندێک دەڵێن ئەو شۆڕشانە شۆڕشێکی عەشائیری بووە هەندێک دەڵێن ئەو شۆڕشانە شۆڕشێکی چۆن دەڵێ دینی بۆ نە با بچینەوە بۆ دلیلێکی تر بگەڕین کە دلیلێکی قاتع بێ تا پێمان بڵێ ئەوە چۆنە ئایا ئەو زاتانە شۆڕشێکی دینیان کردووە لە ژێرباڵی قەومیەتە یان شۆڕشێکی قەومیان کردووە لە ژێرباڵی دینە دوشتی جیاوازە دەچیتەوە بۆ ڕۆژنامەی وەقت چۆن ئێستا لە تورکیا ڕۆژنامەیەک هەر ئیستیمراری هەیە دەڵێن ڤەکت یعنی وەقت ئەم ڕۆژنامەی وەقتە لە عەدەدی ژمارەی حوزەیرانی ساڵی 1925 پشتی ئەوەی کە شۆڕشی شێخ سەعیدی پیران دێتە دەست بە سەراگرتن تەواو دەبێ ڕۆژنامەی وەقت لە حوزەیرانی 1925 دەنووسێت شێخ سەعیدی پیران لە ژێر پەردەی دین بۆ قەومیەت ئیشی دەکرد لە ژێر پەردەی دین بۆ قەومیەتی کوردی ئیشی دەکرد کەواتە تورکیای کەمالی ویان اعترافیان کردووە لە ڕۆژنامەی وەقت لە عەدەدی حوزەیران ساڵی 25 دەڵێن شۆڕشی شێخ سەعیدی پیران شۆڕشێک بۆ زاهیرەکەی دینی بووە بەس لە ئەساسدا بۆ قەومیەت و بۆ کورد بوو مامۆستا ڕەوشە نەهایە هەرێما کوردستانی چەند هاروکارە و ئەم vê پێنگاوێ بەرە vê پێنگاوێ بچین من لە زۆر کۆڕووکۆبوونەوە ئاماژەم بە فاکتەری زەمن کردووە لە ڕووی فاکتەری زەمن دەڵێم ئەم بارودۆخی ئێستا لەبارە بۆچ یەکەم شت دەڵێن ئەو شۆڕشانەی کە ئەو زاتە مبارەکانی باسمان کردویانە ئەگەر بڵین وەکو مرۆڤ هەڵەیان کردی بێ ڕەنگە هەڵە لە تەوقید بێ تەوقید یعنی چی یعنی دەڵێن جەنگی یەکەمی جیهان تەواو دەبێ لە 1970 ئێکە جەنگ تاوە بێ یعنی چی یعنی زلهێزەکان خۆیان شەڕیان کردووە بە ماندووبوونی خۆیان زەوی و خاکی ئەم دەوڵەتی عوسمانیە بۆ بە موڵکی ئەو کە وەختێ دەبێت بە موڵکی ئەوان بەشی تۆ نادا چونکە تۆ هاریکاری ئەو نەبوویتە کەیشێک محمود شۆڕش دەکات لە 1990 پشتی ساڵێک لە تەوابوونی جەنگ دوای لە 21 پشتی 3 ساڵ لە تەوابوونی جەنگ ئەم قسەیەکە دەڵێ کاپتن ڤیڤیان هۆڵت بریتە لە ئەم کەسە لە سکرتێری شەرقی سکرتێری ڕۆژهەڵاتی
مندوبی باڵا مندوبی سامی بەریتانی لە پشتی مسبێڵ کە لە 1926 ئەو وەفاتی کرد ئەم ئەو پۆستە وەردەگرێ ئەم دەڵێ شێخ محمود تاخیر بوو وەختێک شۆڕش دەکا لە ئێمە داوا دەکا بەشی ئەو بدەین دەوڵەت دروستکە ئەو لەگەڵمە نەبووە کاتی خۆی ئەمە خۆمان ئەم کارەمان کردووە ئەو پشتی ساڵێک و 3 ساڵ تاخیر بوون ئەو جا شۆڕش دەکا ئەمە یەک ئەوە شایەدی چۆن دەڵێ کاپتن ڤیڤیان هۆڵتە لەکەی ئەمە قسەی گوتووە لە 31 پێنج 1931 نامەیەکی نووسیوە دەقەکەی ماوە دیکۆمنتە بۆ وەزارەتی مستعمەراتی بەریتانی لە کوردستانەوە نامەی نووسیوە بۆ وەزارەتی مستعمەراتی بەریتانی دەڵێ شێخ محمود ئەوە مشکیلەکەی بوو کە تاخیر بوو یەک دێنە سەرباسی شێخ سەعیدی پیران جەنگی یەکەمی جیهان تەواو دەبێ سیڤەر لە 1920 دێتە هەڵوەشان 1923 لۆزان دێ هەموو ئەمانە تەواو دەبن ئەو لە 1925 شۆڕش دەکە وەختێکە کەمالیزم هەموو ئەو دەوڵەت ئەخاکەی بۆ خۆی بردووە وەختێکی دیکە کە منتیقان هەموو دابشکراوە جارێکی دیکە ئەم بێنە سەر قازی محەممەد کاپتن ڤیڤیان هۆڵت وەختێک لە عێراق دەبێ پشتی ئەوە دەیکەن بە سەفیری بەریتانیا لە ئێران لە ساڵەکانی 1939 تا 45 لە سەردەمی جەنگی دووەمی جیهانی وەختێک دەچێتە ئەوێ ئاگداری بارودۆخی ئێرانیشە لەوێشدا لە یاداشتەکانی لە موزەکەراتی خۆی دەنووسێت دەڵێ جەنگی دووەمی جیهان تەواو دەبێ هەموو ئەرزدا بەش دەبێ لە 1945 جەنگ تەواو بوو قازی محەممەد لە 1946 کۆماردا دەمەزرێنێ پشتی ساڵێک چ دەکات داوای ماف دەکە ئەو جارێکی دی ئەبینی تاخیرە جا هەموو ئەمە چ بە ئێمە دەڵێ بە ئێمە دەڵێ ئێمە بەشداریمان لەو سەردەمە بەشداریمان لەگەڵ زلهێزەکاندا نەبووە بەشدار نەبووینە لەگەڵیاندا جا ئەم بارودۆخیکەوە ئێستاکە دەیبینی لە 1970 لە ئێستا لە 2007 دەیبینی ئەمە پێمان دەڵێت لە ڕاستیدا ئەم جارە جیاوازە لە بارودۆخی جاران ئەم جارە لە سەرەتای ڕاگەیاندنی جەنگ دژ بە داعش وەکو هاوپەیمانیەکی جیهانی لە 50 دەوڵەت زیاتر لە ئاستی جیهاندا کورد سەری ڕمە و لە پێشەوەیە یعنی تو دبینی ئەوە گوپیت کە خەبەتە کوردی باڵێ ڕاستە یعنی ئەم جارە ئێمە لەگەڵ هاوپەیمانانین ئێمە لەگەڵ زلهێزەکانین نە ئەوان تەواو بن ئێمە پشتی ئەوە بین نە ئەم جار لە ئەوڵەوە ئێمە لەگەڵوانین لەبەر ئەوە هەز دەکەین کەوا لە ڕاستیدا ئەم جارە بۆیە داوای ئەم مافە دەکەین کاتەکەی گونجاوە لەبەر ئەوەی ئیدی لەمە باشترمان دەست ناکەوێ ئەم جار لە سەری ڕم بووینە و لە پێشەوە بووینە و لە ڕۆژ ئاوە و لە باشووریشدا ئێمە لەگەڵ هاوپەیمانانی بۆی ئەمە جیاوازیەکی زۆر جوانە کە لە ڕابردوودا مەسەلەی وەختە مامۆستای بەرز چەند ئەڤڕوویە گرنگە شاندێک پێک بێتن زاناین ئاینی مامۆستاین ئاینی و ئۆلی هەبی فۆرمەکێ هەبی فۆرمەکە جیاواز ناوێ هەرێمە کوردستانیدا ئەف شاندە سەردانا وڵاتین جیران بکات بۆ نمونە تورکیا ئیران عێراق نەخاسمە سعودیە کە ئیقناع ئەوان بکەن ئەوە مافێکی ڕەوای ڤیگەلەی هەم وەک دین هەم وەک ئینسانیەت هەم وەک وجدان تۆڤی ڕۆلەی چەند بینی گرنگ ئەفرەوە بێتە هاوێتن بە دڵنیایی گرنگە چونکە ئێمە باسی ڕابردوومان کرد گەمانەوێ ئیدامە بدەین بەردەوامی بدەین بەو ڕەوتە جوانی کەوا نەتەوە و ئاین تەواوکاری یەکترن ئەوە بەڕاستی دەبێت ئەو کاری باست کرد ئەنجام بدەین ئەوش ئەنجام درراوە بە پلەی یەکەم ئێمە ئێستەیەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانمان هەیە کە چەتری گەورەی زانایانە لە هەرێمی کوردستاندا بینیمان لە ڕووی بەیان نامە و لە ڕووی فتواوە لەگەڵ سربەخۆیی کوردستاندا لە ناوخۆدا بەڵام دەرەوە باڵێ ڕاستە بینیشمان لە هەمان کاتدا لە دەرێ وەفدی وڵاتێکی وەکو سعودیە زانایانیان و ڕابطەی عالەمی ئیسلامی و هەیئەی ئیغاثەی ئیسلامی و نەدوەی عالەمی ئیسلامی و ئەمانە بەیەکەوە هەموو هاتن بۆ سەردانی کوردستان ئەویش بە هاوکاری پلەی یەکەم یەکێتی زانایان بوو ئەو زیارەتەی ئەوە یانچێتی زانایان ڕێکی خست هاتن بۆ هەرێمی کوردستان و لە هەموو ئاستەباڵەکاندا لایەنەکانیان زۆربەی لایەنەکانیان بینی ماوەتەوە سەر قاڵی دوم ئەوەی تۆ ئەڵێ باسی بکەین ئێمە شاندێکمان هەبێ بەم وڵاتانە بگەڕێ ئەم باسییان بۆ بکە قسەی جیاواز باڵێ ڕاست بڵێ مامۆستای بەڕێز وەکەمە دەستپێکیژی ئاماژەداوێ چەندێ کە ئەڤڕوت جیهانێدا پتر 200 وڵات هەنە وان 200 وڵاتدا 5 وڵاتێت ئیسلامینە و 20 پتر وڵاتێت عەرەبینە ئەوانە هەمی یەدگەشتنە مافێت خۆ ئەری بۆچی ئەو پڕاوە نابینن گەلێکی وەکو کورد نەتەوەکی وەکو کورد گەیتەوی مافەی ئەمە بەڕاستی یەکێکە لەو خاڵانەی کە زۆر جێگەی چۆناڵێ ینی چۆناڵێت جێگەی سەرسوورمانە لەبەرچی لەبەر ئەوەی ئێمە ئەگەر لە ڕووی ئاینی تەماشا بکەین وڵاتانی ئیسلامی لەگەڵ وڵاتانی عەرەبی کە ئەوانش بەشێکن لە وڵاتانی ئیسلامی ئەگەر لەسەر بنەمای ئاین کار بکەن پێویست وا بوو ئەوانش پێیان خۆش بێ ئێمەش دەوڵەتێکمان هەبێ بڵێ سەرچ بنەمەوان پێخۆش بی چ تکست مەهەنە هانام هەر لەبەر ئەوەی کە معلومی بینەرانیشە ئێمە زانین
لا يؤمن أحدكم حتى يحب لأخيه ما يحب لنفسه أرى إيوه بيتان خوش دولتان نبي استبوتي عالم عربي إسلامي شر دكان دبلوماسية دكان بيان خوش دولتك بو فلسطين بيت تشكر إباش دولتك خود دروس دبي لم نوشي أي بو دولتك بو كرد دروس نبي بله كوتا أم بابتا من باتو سر حالتك كأم بابتا بدر لدين بعدێکی شۆڤێنی قومی هەیە لە تعسوبە بەدەلیلی چی بەدەلیلی ئەوەی وڵاتانی عەرەبی لەگەڵ خەباتی گەلی کوردستانن لە باکوور من زۆر دەخوێنمەوە پشتی کوردستانی باکوور دەگرن بۆ چونکە ئەگەر بەشێک ببڕێت لە تورکیا دەبڕێت تورکیا نەعەرەبە زۆرجار دەبینی پشتی کوردی ڕۆژهەڵات دەگرن بگا بە مافی خۆی وڵاتە عەرەبیەکان بۆ دەڵێن بەشێک لە ئێران دەبڕێت بس كردي روج آوا و كردي باشور أجد داوي ما فكن دولتي عربي لقلنيا بو دلن بشيك لسوريا دبا بشيك للعراق دبا جبر هندي ولا بر أوا أبيني بعدي تعصب ودمارجيري وقومي عربية بلام وكديار ما مستك دولتك والسعودية كسربرشتيارة شين بجم همي ولاتي السعود يعني السنيت كدولة السني بري السني بوشي أو بجديريا مناكتن كأفرو دولتك وكشيعية عراقي دجد جر ريفراندوم ما دیارە هاوچەشەکان چۆن دەڵێ ئالۆزن ئەمە بابەتێکی سیاسی قوڵە لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی هەرێمایەتی و لە ئاستی بەرژەوەندەکان و هەموو ئەو بابەتانە زۆر جار ئەم بابەتانە دوور دەکەوێتەوە لە دین زۆر جار دوور دەکەوێتەوە پەیوەستی نابێ بە دینەوە چونکە کاتی خۆشی چۆن دەڵێ مێجەرسۆن و هەموو ئەوانەی کە لە عێراقدا بوونە گوتوانە بابەتی دروستکردنی دەوڵەت چاوەڕێ ئەوە مەبن دەوڵەتێک لە دینە وەک ئێوەیە پشتگیری ئێوە بکە ئەوە پەیوەستە بە بەرژەوەندی لەبەر ئەوە زۆر گرنگە لە ڕووی سیاسی بیری لێ بکرێت ڕووی ئیسلامی بە مامۆستا وەک دین تەکەز لەوێ چەندێ ناکات کە مسلمان ئومە واحیدە بیتن ئەوە دروشمە لە قەدیمیشا ئەگەر تەماشای دەوڵەتە ئیسلامیەکان بکە هەر کەسە ناوی خۆی هەبووە ئەوە بیلادی فارس بووە ئەوە بیلادی ئەقلیمی جەبەل بووە ئەوە ئەقلیمی مووسڵ بووە ئەوە بەسرە بووە هەموو ناوی خۆی هەبووە یعنی سەردەمی مێژووی ئیسلامیش ئەگە تەماشا بکە جۆرێک لە کۆنفیدرالی بووە ئەجنا معنای چیە دەوڵەتێک ناوی دەوڵەتی عەباسیە لە ناو دەوڵەتی عەباسی دەوڵەتێکەیە بە ناوی دەوڵەتی ئەیوبی مسر و شام و ئوردون و سووریا و لوبنان و فەڵەستین و عێراق و ئەفغان کوردستان و مەککە و مەدینە و یەمەن وانیا سوودان هەموو ئەمە ئەیوبیە کەواتە ئەوە پێمان دەڵێ ئەزمموی ئیسلامی کۆنفیدرالی بووە دەوڵەتێک هەبووە بەڵام لە نێویشا چەند دەوڵەت هەبوو مامۆستا زەڤڕینە ناو بارودۆخی نهای هەرێما کوردستانی وەکەمە ئاماژە پێدایی هەندێک ڤێگاڤێ هەنە لایەن و کەس هەنت بیتن نەڕازیبی ناخۆبی چەندی دەرببرن یانکو دگەل بەلێدا نەبن بۆ ڕێفراندومێ دەبێژن دەم بارودۆخی گونجای نییە ئەرێت و بینی چەند ڕاستن گەل ڤی شیعارێ خۆ یان گەل ڤێ گوت ناخۆ هەر کەس وتی بارودۆخ گونجاو نییە پرسیاری ئەوەی لێ دەکرێت ئەیکەی گونجاوە ئەگەر بەرسوی هەبوو وەڵامی هەبوو تێبڵ تایمێک و جەدوەلێکی دیکەی پێماندا گوتی ئەوەندە حتا وەکو وڵاتی ئەمریکاش ینی ئەمریکا کە دەڵێ ئەو کاتە گونجاو نییە دەبێ بە ئێمە بڵێ ئەیکەی گونجاوە بێ بەرسوێکی هەبێ وەڵامێکی هەبێ پێمان بڵێ کەی گونجاوە ئەگەر نەبێ ئەو کات تۆ ناتوانانی ئێستەش نەکەیت و ئەویش هیچ وەڵامێکی نەبێت بەرەوە هەر کەس بڵێ ئێستا گونجاو نییە دەڵێن یەک وەڵامێکی کۆنکریتیمان بدەرێ بڵێ پشتی ساڵێکی دی بڵێ پشتی 2 ساڵی دی بڵێ پشتی 6 مانگی دی ئەبێ بەس کە نەگوت ئەوش مشکلی مامۆستا بزەڤڕینە پرسیارەکە هەری گرنگ کە تەماسامە دیگەل وڵاتێکی وەکو عێراقی یعنی مە چ کێشە و پرزگەرێک هەیە گەل عێراقی یەکێک دەڵێ ینی ڕاستە یەکێک ئەم پرسیارە دەکە ینی ئێمە کێشەمان لەگەڵ عێراق چیە کێشەمان لەگەڵ عێراق ئەوەیە کە ئەم عێراقە تەمەنی نەبووتە 100 ساڵ هێشتا بەس بەری ئەمە ئێمە 400 ساڵ سەربەخۆ بووینە 400 ساڵ بەلای کەمەوە بە ناوی ویلایەتێکەوە کە ناوی ویلایەتی مووسڵ بۆ زۆرینەی زۆری کورد بووە ئێمە سەربەخۆ بووینە بەغدا وەسەط بووە بەسرا باشوور بووە بەم ناوە ژیاوی ناوێکمان نەبووە پێ بگوترێ عێراق هەتا مەلیک فەیسەڵ دێ لە 23 ئابی 1921 سوێن دەخوا و دەبێ بە مەلیکی عێراق اینجا لە مانگی تقریبا 12 ئەیلولی 1921 کابینی عەبدوڕەحمان نەقیب دروست دەکەن ئەو کات مەلیک فەیسەڵ دەڵێ ئەڕێ بەریتانیا هەر بەم ئەرزە دەڵێ میزۆپۆتامیا بیلاد مابەینە نەهرین وڵاتی نێوان دوو ڕووبارەکە ئەمە ناوێکی لێ بنین ناوی دەنێن العێراق یعنی ناوی عێراق گەلک لە مێژ نییە ئێمە بەری ئەنی ئێمە 400 ساڵ بەلای کەمەوە لە سەردەمی عوسمانی بەناوی کورد دێرینترە حتا مەلیک مەحموود و ئەوانە بەری ئەوەی عێراق دروستبی ئەو داوای دەوڵەت دەکە کەواتە ئێمە کێشەیەکمان هەیە لە ڕووی زەمەنەوە ئێمە
ئەم ناوەمان نەبووە ناوێکمان نەبوو بە ناوی عێراق خاڵی دیکە ئەوەیەکەوە ئەم سێ پێکهاتەیە کە ئەو کاتە بوونە مووسڵ و بەغدا و بەسرا سێ پێکهاتەی جیاواز بوونە یعنی ئەتوانی بڵێ پێکاتەکەی بەسرا بریتی بۆ لە عەرەبی شیعە پێکاتی ناوەڕاست عەرەبی سوننە بووە و ویلایەتی مووسڵش کورد بووە زۆری نەکەی خەڵکی دیکەشی لەگەڵا بۆ بێگومان ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ هەتا ئێستش تۆ دابیستی دەڵێن سێ پێکاتەکە دەڵێن کورد و ئەڵێن سوننە و شیعە و کورد ئێ بۆ ناڵێن عێراق مانای وایە هێشتا ئێمە هەر لەسەر قەدیمەکە زاڵە کەوادام زاڵە بۆیە ئێمە پێمان دەڵێن ئێوە عێراق دابش دەکەن دابشمان نەکردو خۆی وا بووە خۆی بەری ئەوەی کە عێراق ناوی یەک عێراق بێ ویلایەتی مووسڵ و بەغدا و بەسرا بوو اینجا قەیرانێک و ئەزمەیەک هەیە لەم عێراقە پێی دەڵێن عێراق قەیرانی حکوومەتی نییە قەیرانی حکمی هەیە یعنی حکومکردن لە عێراقا ناسروشتیە قەیرانی حکم هەیە ئەزمەی حکم هەیە نەک ئەزمەی حکوومەت لەبەرەوە ئەم عێراقا بە درێژایی چۆن ئەڵێ ساڵانی ڕابردوو بۆچی کوردیان خستۆتە سەر یعنی ئەو فترەیە کە کورد ویستوەتی جیابێ وتوانە ئەمە عەرەبی سوننە و ئەمە عەرەبی شیعەن ئەمانە ناک و ناکۆکن بەیەکەوە شیعەکانیش زۆرینن 160ەکەی پێکێناوە 120ەکە سوننە بووە گوتوانە ئەم دەوڵەتە شیعە بەسەری زاڵ دەبێت بەریتانیا دەڵێ ئیزافەی کوردمان بۆیە کردوتە سەر عێراق بۆ ئەوەی کەوا کوردیش لە مەزهەبە زۆرینەی سوننیە لەگەڵ عەرەبە سوننەکە تعادولە دروستکەین کەواتە ئێمەیان وەک ئیزافەی عەدەدی وەک خستنە پاڵێکی عەدەدی و ژمارەیی خستوتە ئەو کاتە قسەیەکی در بۆ بکەم ئێستا کە دەمانەوێت جابینەوە چین ئێمە ئێستا ئیزافەی نەوعین ئیزافەی نەوعی یعنی چی من لە بەغدا بووم ڕۆژانی چۆن دەڵێ سێشەممە بریمەر لەگەڵ وەزیرەکاندا دەنیشت کە لەگەڵماندا دەنیشت ئەو قسانی دەکرد دەیگوت ئەم عێراقی ئێستا بەبێ کورد دەبێت بە دەوڵەتێکی دینی تیۆکراتی چونکە سونیەکان تەفکیریان دینیە شیعەکانیش تەفکیریان دینیە ئەوەی کە مۆرکی مەدەنیەت و علمانیەت و ژیان دۆستی بدا بەم عێراقا کوردەکەیە لەبەرەوە بێ کورد بەشێک بێ لەگەڵ عێراقیەکاندا ئەلئان ئێستش کە کورد ئەوێ جاوێتەوە بینی بەڕێز مقتەدا سەدر چ دەڵێ ئەگەر کورد لە عێراق جا بکەیتەوە دیموکراسی و ئازادی نامێنێ ڕەمزی دیموکراسی و ئازادی کوردەکانن کەواتە دایمەن دەیانەوێ ئێمە جوان بکەن یعنی عێراق جوان بکەن بە کوردەوە کەواتە ئێمە مشکیلەکەمان ئەوەیە ئێمەیان بە زۆر ئیزافە کردووە ئێمەیان بە زۆر خستۆتە سەر ئەم عێراق مامۆستا چ ڕێکێکە تەندروست و سروشتی و باش هەیە ئەم بەحسا سەربەخۆبوونی بکەین نەها کوردستانێدا چەند خاڵی زۆر سەرەکی هەیە گرنگە باسیکەین یەکەمیان ئەوەیە کە ئێمە نەڵێین بە زمانی عەرەبی ئێمە نەڵێین لە عێراق جا دەبینەوە دەڵێن ئێمە سەربەخۆ دەبین ینی فۆنەتیکی بابەتەکان فەرقی هەیە کە تۆ داوای ئیستیقلال دەکەی یا داوای ئینفیسال دەکەی ئینفیسال کە ئەنەهو دەوڵەتێکی دادپەروەری جوانی دیموکراتیمان هەیە ناوی عێراقا ئێمە هەر بووین و لێ جا دەبینەوە ئینفیسال دەکەین وشەی ئینفیسال بۆ خۆی وشەیەکی چییە تا ڕادەیەک وشەی جابوونەوە و ئینفیسال مانایەکی نێگەتیڤ دەدا ئەی بۆ نەبێژین بۆ نەڵێین ئێمە دەمانەوێت سەربەخۆ بین ئێمە ئیستیقلالمان دەوێت ئینفیسالمان ڕیفراندوم ڕاستە و خوم معنا سەربەخۆبی نەدێت ئەبێتە مافی چارەی خۆنووسین کە لەم قۆناغەدا کورد ئەوێ بیکە بە سەربەخۆی کەواتەمە بەسم ئەوە بوو بەتایبەت ئێمە سیاسەکانمان کە قسە دەکەن بە زمانی عەرەبی تأکید کەنەوە لەسەر ئیستیقلالی کوردستان نەک ئینفیسالی کوردستان کە تۆڵێ ئینفیسال عەرەبی عێراق و مکەویناتی عێراقی هەموو دەترسن معنایەک دەدا بەس کە دەڵێ ئیستیقلال حەقی خۆتە مافی خۆتە کە دەڵێ ئینفیسال کە ئەنەوە تۆ لەو جابوویتە خاڵێکی دیکە زۆر گرنگە لە زمانە لە کوردەواری خۆمانە بێژین بڵێن دەوڵەتی کوردستان نەڵێن دەوڵەتی کوردی چەند ئێمە پێمان ناخۆشە دەڵێن دەوڵەتی تورکی دەوڵەتی فارسی ئێمە ئەی کورد ئێمە ون دەبین وانە کە دەیگوت ئومە عەرەبیە واحیدە ئێمە پێمان ناخۆشە حزبی عەرەبی ئیشتراکی پێت ناخۆشە تۆ هیچ جێگەی تۆی تیانی ئەمە کوردیتیانێ لە نەتیجە هەموو شتێک عەرەبی هەموو شتێک فارسی تورکی چەند عزیەتی مەدەدا ئێستاش مکەوینات و پێکاتەکانی هەرێمی کوردستان عزیەتیان دەبێت لە ڕووی دەرونیەوە وەختی ئێمە دەڵێن دەوڵەتی کوردی چێ دەکەین دەوڵەتی کوردستان بۆ ئەوەی کە هەموو پێکاتەکان بگرێتەوە خاڵێکی دیکە ئەمە بەڵێ مافێکی نەتەوەیە با دروستکردنی دەوڵەتی کوردستان لە ڕووی وتنەوە بکەین بە دەوڵەتێکی نیشتیمانی بڵێن دەوڵەتێکی نیشتیمانی دروست دەکەین خاڵێکی تر ئەوەی لە ڕاستیدا جەخت بکەینەوە بۆ ئەوەی ئێران و تورکیا و سووریا لەگەڵ ئێمە نەبن بە دوژمن ئەڵێن ئێمە دیکۆمنتی قەدیممان هەیە لەگەڵ ئینگلیزەکاندا ئەم بەشە کە بریتە لە کوردستانی عێراق داوا دەکرێت سەربەخۆ بێ ئێمە باسی کوردستانی گەورە ناکەین بۆ ئێمە شەڕمان لەگەڵ ئێران و تورکیا و سووریا نییە ئێمە قسەمان لەگەڵ کوردستانی باشوورە زۆر گرنگە جەخت لەم خاڵە بکەینەوە کۆتاییشم بەوە دێکە زۆر جار ئێمە سیاسەکانمان یا هاوڵاتی دەڵێ ئیتر بارزگارمان بێ لە دەستی عەرەب نا ئێمە قسە لە شەڕمان لەگەڵ عەرەب نییە
شەڕمان لەگەڵ حکوومەتە یەک لە دواییەکەکانی عێراقە باش. ئەڵێن بۆ ئەوەی ڕزگارمان بێ لە جەور وستەمی حکوومەتە یەک لە دواییەکەکانی عێراق وا باشترە بڵین ناڵێن لە دەستی عەرەب چونکە عەرەبێکی تیش لەگەڵمان لە کوردستان دەژین دێنە ناو دەوڵەتی کوردستان. باشە مامۆستامە دەمێ ناوبەرێکی هاتی بەڵام دەبێتم بێ پرسیار ڕاستی جانابێتە بکەین قورئانە پیرۆز حکومێ چەندی ئەم گەلێکین زۆری نامە مسلمانن مدوێت بزانین قورئانە پیرۆز چاوە بەحەس الڤێ چەمکی هەکرێک و ئەڤرام سەرتاخفین بەلێ بینەرن ڕێزدار پشتی وێ ناوبرێ دەهینە خزمەتەوەیان ڕێزدار. تەماشەوانان جاردن سەڵاف وەکمە پێشی ناوبەرێ پرسیار ئاراستەی جانەبێ مامۆستای کردی ئەم وەک گەلێ کورد زۆری نامە مسلمانن مدوێت بزانین قورئانە پیرۆز یان تکستین دینی چاوە بەحث سربەخۆبینا مرۆڤان کردیە و ئازادیان مرۆڤان کردیە مامۆستا. مرۆڤ وەکو تاک لە قورئاندا جەقت لەسەرەوە کراوەتەوە کە مرۆڤەکان پێویستە وەکو تاک دێنەبوون و وەکو تاک دەمرن و وەکو تاکی زیندوو دەبنەوە وەکلهم ئاتیه یوم القیامەة فەردە. ئەمە لەسەر چییە؟ لەسەر ئەوەی کە هەر ئینسان كل نفس بما كسبت رهینە هەر ئینسانێک بەرپرسە بەرپرسیارە و لێپرسراوە بەرامبەر بەخۆی. ئەوە جارێک تەکیدی بۆ ئێمە کردەوە قورئان کەوا سربەخۆیی تاک زۆر گرنگە بێتە پاراستن. ئەو جا فەرمووی وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا. دەڵێن وەختێک من و ئێستا من و تۆ تعارف ناکەین لەبەر ئەوەی من و تۆ بەری ئێستا یەکمان ناسیوە. بەس ئەم پرۆسەی تعارفەکەەوە خوددا لە قورئانە باسی دەکا مانای وایە تعارف لە نێوان ئەو کەسانە دێتە چۆن دەڵێ ئەنجامدان کەوا یەک ناناسن کەواتە ئەوە چەندین گەلە بەلای کەم و ئەمڕۆ دەڵێن 8,000 زمان لە دنیا هەیە. باشە کەواتە گەلەکان بە یەکتر ئاشنانین و یەکتر ناناسن مادام لی تعارفوە وەکو لە زمانی عەرەبی دەڵێن تعارف اقتیزای اختلاف دەکە بە کوردی یعنی یەکترناسین پێویستی بەوە دەخوازێ یا بە معنایەتر یەکترناسین چی دەخوازێ؟ یەکترناسین جیاوازی دەخوازێت ناوبەرەوەندا هەبن بۆ مانایەتی کەواتە ئەمە لە ڕاستیدا هەر وشەی تعارف و وشەی یەکترناسین ئەوە دەسەلمێنێ کە گەلان جیاوازن کە گەلان جیاوازن دا بۆ ئەوەی بێنە یەکترناسین و تعارفکەن لە نێوان خۆیاندا ئەبێ ئەو جیاوازیەش هەر پارێزراو بێ نابێ بێنە توانەوە لە ناو یەکتردا چونکە ئەگەر توانەوە دروست ببێ ئەو کاتە یەکشت دروست دەبێت. لەبەر ئەوە زۆر گرنگە ئاگداری ئەو خاڵە بین کە ئاماژە قورئانیەکان هەمیشە لەگەڵ ئەوەدان دوجار بڵین ینی مرۆڤ ئەبێ بە خۆشی بژێ لە دنیا. ینی خوددا دنیای بۆ دروست کردووە دەڵێن خوددا دنیای دروست کردووە مرۆڤەکان لە ئیختیبارێکان لە تاقیکردنەوەیەکدان لەسەر ڕووی ئەم زەویە باشە لەسەر ڕووی ئەم زەویە تاقی دەکرێنەوە ئیمان بە خوددا بێن خوددا بناسن و ئەو کات دەچنەوە قیامەت و لە ڕۆژی دواییدا خودای گەورە باسی بەهشتی بۆ کردوون باشە بۆ ڕزگاربوون لە دۆزەخ و چوونە بەهشت بۆ ئەوەی بچنە بەهشت پێویستیان بەوە هەیە لەم دنیادا خوا بناسن و ئیعمار و ئەم ئەرزە ئاوەدان بکەنەوە ئەری ئیعمارکردنی ئەم ئەرزە و ئاوەدانکردنەوەی ئەم ئەرزە و کاتێکت ببێ بۆ ئەوەی کە تۆ بتوانی خوددا بپەرستی فليعبدوا رب هذا البيت. ئەمە داواکراوە لە مرۆڤ ئەمە چۆن دەبێ؟ الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف. کەواتە بەشێکی ئابووریە بەشێکیشی سیاسیە. أطعمهم من جوع ئابووریە ئامنهم من خوف ڕەهەندی سیاسیە. کەواتە ئەم دوو ڕەهەندە ئابووری و سیاسیە هەتا نەیەتە بوون لەسەر ڕووی ئەرزا و مرۆڤەکان بە ئاشتی بژین. بۆ ئەوی مرۆڤەکان بە ئاشتی بژین پێویستە لە ناو یەک ماڵدا نەبن هەر کەسە ماڵی خۆی هەبێ هەر کەسە سنووری خۆی هەبێ. کەواتە ئەم میکانزمانەی ئێستا ئەوروپا بۆ خۆی ئەنجامی داوە 28 دەوڵەت هەر کەس وڵاتی خۆی و سنووری خۆی هەیە. ئەو جا لەگەڵ ئەوەی سنووری خۆشیان هەیە هەمویان کۆبوونەتەوە لە ئیتیحادێکا لە یەکێتیەکە پێ دەگوترێ یەکێتی ئەوروپا. لەلایەک هەموو لە یەکێتیەکدا کۆبوونەتەوە بە ئارەزوومەندانە لەلایەکی دیکەش هەر کەسە سنووری خۆی هەیە هەر کەسە زمانی خۆی هەیە بە زیاتر لە 20 زمان قسە دەکەن لە نێو یەکێتی ئەوروپادا ژیانێکی خۆش دەژین. هەموو عالەمی ئێمەش هەڵدێ دەچێت بۆ ئەوروپا دەڵێ ئەوێ بەهشتە وەختی ئەو پێ ئەوێ بەهشتە خەڵک ئەرێت خەڵک دینداری حتا ئەوانەی مسلمانن دینداری لە ئەوروپا خۆش دەکرێت یا لە وڵاتانە هەر لەوێ خۆت دەکرێت. کەواتە بۆچی هەموو دنیا نەکەین بە ئەوروپا هەموو دنیا خۆش نەکەین؟ ئەگە دنیا ئاوا خۆش بوو قورئان پێمان دەڵێت دنیا خۆش بکەن ئاوەدانکردنەوە مانای وایە دنیا خۆش بێ ئاوەدان بێ هەموو شتێک فراهەم بێ لە ئەنجامی ئەوەدا ئەو کات ئێوە دەتوانن دوو ڕکعەت نوێژی بە ئیسراحەت بکەن بە ئیسراحەت بە ڕۆژوو بن کارەباتەن 24 ساعات بێ بە خۆشی بژین ئەو کات دەتوانن بەهشتیش مسۆگەر بکەن. مامۆستاگەر بکورتیژی بیتن بەڵام ئەو ئاماژێت تەداینەوان ئایەتەوان تکستی دینی بۆ نمونەکە نێرینێکی سەحکینە ژیانە پێغەمبەری سەڵات سەر بێن یان هەتا سەحابیا و هەتا عولەما و زانایەت ئاینی
زۆر تەکەس لێ چەندێکیرێک کە ئینسان ئازادانە بژیت و مەمارسا مافی خۆی ئازادی بکەتن ئەری بۆچی مامۆستا ئەف تێکستە کارتێکردنێ دیندارە ناکەن بنمونە ئەڤ ڕوودەبیژنێ ئەف وڵاتین ئیسلامی هەمی دیندارن زۆر بەیوان ئەری بۆچی ئەف کارتێکردنەت وان نەکریە ئیرادە نییە مانای وایەوە مجا باسی دەکەم دەڵێم جیهانی ئیسلامی تەژیە پڕە لە شیعاری جوان بەڵام خاڵیە لە مەشروع نییە مەشروع نییە لەبەرەوە هەر دەڵێن ئێمە مسلمانین ئیسلام وایە مافەکانی گەلانی داوە دەی ئەوە ئێستاکە ئەو قسە جوانانە هەمیشە وام گوتووە دەڵێم چەند عیبە یەکێتی ئەوروپا بە تورکیا دەڵێ زمان مافی سەرەتایی ئینسانەکانە ئێمە تۆ بە ئەندام لە یەکێتی ئەوروپا وەرناگرین هەتا هەندێک لە مافەکانی کورد نەدەی یەکێک لەوانە ئەوەیە کورد بە زمانی خۆی بخوێنێ جاتخوا جوانتر نەبوو تورکیای وەریسی عوسمانی تورکیای عەدالە و تەنمیە تورکیای گەشەپێدان و دادپەروەری ئەو بڵێ کاکەم من ئەمانە برای منن با بە زمانی خۆیان بخوێنن چونکە قورئان فەرمێتی وەمین ئایاتیهی جاگاتە وەختیلاف و ئەلسینەتیکم ئەوروپای مەسیحی بە تورکیای مسلمان دەڵێ بێهێڵە کورد بە زمانی خۆی بخوێنێ ئەوروپا بە ئێران دەڵێ تۆ دەوڵەتێ دروستکە و سیستەمێکی جوان دروستکە سیستەمێک جێگەی هاوڵاتی بوونی تێدا بێتەوە ئەڵێ نە من دەستورێکم داناوە دەستورێکی ئیسلامی دەستورێکی ئیمامی کە ڕێگە نادا هەموو کوردیش دەنگ بە ڕوحانی بدا کوردێک نابێ بە وەزیر چونکە لە دەستوری ئێرانی نووسراوە کوردی سونە نابێ ببێ بە وەزیر نابێ لە ئەوروپا ملحیدیش بی ئەبی بە وەزیر مسلمانیش بی ئەبی بە وەزیر وانە ئەی سادق خان ئێستا مسلمان نییە عومدەی لەندەنە شاری لەندەن لە بینی ئەو هەموو بەریتانیا مەبەستم چییە ئەمە حاڵی دەوڵەتە ئیسلامیەکانە هەموو بە قسەی جوان دەکەن هەموو دەڵێن ئێمە برایەکین کاکە ئەم برایەت حەزەکە ماڵەکەی جاکاتەوە ڕێگەی پێنادا کەواتە لە ڕاستیدا ئێمە دەبێت بە دروشم هەڵ لە خەڵەتی ئێمە شیعارمان ناوێ مەشروعمان دێ بەێ مامۆستا شەیدا و حەژێکردن سەر بەخوبینە وڵاتی کوردستانیان و گەلێ کورد gelek behsa vê referandumê têtekirin erê mifa başiyên wên çi ne eger em gehîştine vê pengavê بڕوانە بەتەکیل لە ڕووی سیاسی تۆ ناوی خۆت دەبێ بڕوانە لە ڕووی ئابووریەوە تۆ ئابووری خۆت دەبێ لە ڕووی سەربازیەوە چەک و جبەخانەی خۆت دەبێ و دیگاوێ ئەف تشتە هەمینینە نییە ئەستاکە دەبینی دەڵێ دەرکەوت ئێستاکە کەنەدا دەڵێ من چۆن دەڵێ کەلوپەری سەربازیم ناردووە بۆ ئەوەی کەوا مین هەڵگرێتەوە باش نییە عێراق ئەبێ لە ڕێ عێراقەوە بێ بەشی کوردستان بدرێ چونکە عێراق دەوڵەتە ئەمریکا و ئەوروپا و کەنەدا و ئەو وڵاتانە ئەڵمانیا چەک دەدەن بە عێراق دەڵێن ١٧ بدە بە کوردستان نایدا وەختێک کە دەشی نێرێ بە عەدەدێکی کەم دەنێرێ دێدا بە حەشدی شعبی نایدا بە کورد وەختێک کە دەینێرێ هەندێک جیهاز هەیە لەو بەشانە دەری کردوتەوە بۆ خۆی هەڵی گرتووە بە ناقسی ناردوێتی تۆمانە هەمووی هی دەوڵەتە نقطەیەکی دی حتا لە ڕووی دینیەوە حتا ئەرێت خوا تۆ دەتوانی هیچ ڕۆژێک تۆ ئیعلانی ئەوە بکەی بڵێ من بەیانی بە ڕۆژوو دەبم چونکە ئێمە مانگمان بینیوە ئەدەیت چونکە دەبێت دەوڵەت ئەوە ئیعلانکە کەواتە تۆ ڕۆژبوونەکەشت بەدەستی خۆت نییە تۆ دەتوانی ژمارەی حەج بۆ خۆت دیاریکەی بڵێ من کوردستان 6 ملیۆنە کەواتە 6,000 حاجیم هەیە تۆ ئاوها نابێت دەبێت لە بەشی عێراق وەرگری هەمیشە ١٧ بە تۆ بدەن و جارێکی دیکە تۆ جارێکی دیکە لە ڕووی وڵاتە ئیسلامیەکان وەکو باس کرد 57 دەوڵەتی ئیسلامی کۆ دەبنەوە بە ناوی ئەنجومەنی هاریکاری ئیسلامی باشە ئەنجومەنی هاریکاری ئیسلامی وەختێک کۆ دەبنەوە کوردی تێدا نیە 40 ملیۆنە بەڵام قەتەری تایە ئیماراتی تێدایە مەسەن وڵاتی جزر القەمەری تێدایە مۆریتانیای تێدایە وڵاتی مۆز ئەگەر کورد ببنە دەوڵەتی بەشداریوان تشتا بن ینی ئەوان عەرەبە هەر تەعەسوبە خول دەفنان مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو تۆ نوێنەرێکت لەوێ نییە لەناو 57 دەوڵەتی ئیسلامی وەختێ باسی کورد دێتە پێش چ قسە لەسەر کوردەکە تورکیا نوێنەری کورد دەبێت مەبەستا من ژێوێ مامۆستا ئەگەر کورد ببیتە دەوڵەت دێ نوێنەری خۆ هەبیتن ئۆتۆماتیکی یان عەرەبە هەر تەعەسوب و دەمەگیری خودی هەبیت چونکە بۆ ئەمە باسی دەوڵەتی ئیسلامیەکان دەکەین ئەو دەوڵەتە ئیسلامیانە کورد خۆی نوێنەری خۆی دەبێت خۆی قسە لەبری خۆی دەکات ئێستا باسی کورد بپرسن لە تورکیا و عێراق و سووریا و ئێران دەپرسن ئەوان چۆن دیفاع لە ئێمە دەکەن نایکەن باشە لە UN ئێستا لە UN تۆ نوێنەر نییە چونکە نەتەوە یەکگرتوەکان ڕاستیەکەی ناوی دەوڵەتە یەکگرتوەکانە گە بە پێی نەتەوە بێ ئێمە دەبێت لەوێ بین بەس نەتەوە نییە باسی دەوڵەتە هەتا نەبی بە دەوڵەت نابی بە ئەندام لە نەتەوە یەکگرتوەکان دەکەواتە هەموو ئەمە لە ڕاستیدا لە ڕووی وەرزش هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ یعنی هەر وەرزشوانێک هەر کارێک و چالاکیەک ئەنجامدا و هەر مەدالیایەکی زێر و زی و برۆنز بەدەست بێنێ بۆ عێراق دەنووسێ هەر هونەرمەندێک چالاکیەک ئەنجامدا هەر ئەدیبێک نۆبڵیش بەدەست بێنێ دەگوترێن نووسەری عێراقی ئەڵێن نووسەری کوردی عێراقی ئەوە دەڵێن کەواتە ئێمە
لە ڕاستیدا ئەوەی کە لەدایک دەبین و سنت وایە کە ناوێک لە ئێمە بنێن پشتی هەفتەیەک لازمە با ناوی حاضر کردی وانە ئەو ناوەمان نییە ئێمە ئەو ناوە وەکو بۆ تاکێک خوددا دایناوە ئەبێ ناوی خۆی هەبێ لە ناوەکەی چۆن دەڵێ ئەم ناوە خۆی لێ ڕازی بێ و ناوی خۆی بنێ حتا پشتی ئەوەی کە دەبێت بە 18 ساڵ ئەگە ناوی خۆی پێجوان نەبوو مافی ئەوەی هەیە بچێ ناوی خۆی بگۆڕی ئەدە ئێمەش چەند ساڵ ئەوان ناوی ئێمەیان ناوە کوردستانی عێراق ئێستا حەز دەکەین ناومان کوردستان ئەو باشی و مفاین جەنابێت ئاماژە پێدای مامۆستا ڕەنگەت وەکی بژنێت زاکیرا زۆربەی خەلکیدا هەبیتن هەز دەوێت چەندێ بکەن بەڵام بارودۆخی نهای هەرێما کوردستانی بارودۆخێکی دژوارش لایە سیاسی لای ئابووری هەتا چین بێژم لای جواکیڤە ئەریما مستا ئەف بارودۆخە چەند باندور و کارتێکردنەخۆ هەیە بۆ نەرێنیە vê ریفراندومێ ڕاستە دەڵێن ئێمە زۆر کەسە سەر عێراق نووسێ یەکێک لەوانەی کە لە گۆڤاری فۆرن ئەفێرس کە گۆڤارێکی زۆر چۆن دەڵێ پایە بڵندە لە سیاستدا یەکێ لەوانی کەەوە بابەتێکی تیان نووسیەوە بە ناوی تۆماس ئیواکس تۆماس ئیواکس لە فۆرن ئەفێرس بابەتێکی نووسیوە دەڵێ لەم ناوچەیەدا کە عێراقیشی تێدایە ئێمە کارمان ئەوە نییە هەڵبژێرین لە نێوان باش و خراپدا چونکە ئەم ناوچەیە باش و خراپی تێدا نییە ئیشی ئێمە لێرە ئەڵێ ئەوەیە کە تۆماس ئیواکس لە گۆڤاری فۆرن ئەفێرز ئەڵێ ئیشی ئێمە لەم ناوچەیە ئەوەیە هەڵبژێرین لە نێوان خراپ و خراپتردا ئەم ناوچەیە پێوەرەی ناوچەکە خۆی وایە ناوچەکە ئەوەی تەمەنی منی هەبێ و تەمەنی زیاتر لە منی هەبێ هەروە بووە ئێ دەڵێ تۆ هەروە دەبێ کەی چاک دەبێ کەی چاک دەبێ لە ئەنجامدا بۆیە یعنی ناچار دەبی لەم کاتە کە پێمان وایە بۆ ئێمە باشە ئەم تاقیکردنەوەی بڵێ مامۆستا گوتنەکە کوردی هەیە بێژیتن ماف هێتە ستاندن ناهێتە دان ڕاست تو چەند گەل vێدایی و چەندە لۆژیکیە ئە بەدڵنیای ڕاستە چونکە لە ڕاستیدا لە بینی باب و کوڕشدا هەتا کوڕ یا کچ نەڵێ ڕۆژانەی خۆم دەوێ پارەی خۆم دەوێ پێویستیم بەوەیە با ڕەنگە هەست نەکە دەڵێ ئەم بێدەنگی کوڕی من یا کچی من ئەم بێدەنگیە نیشانی ڕازیبوونە ئەویش هەیە دەڵێن بێدەنگی نیشانی ڕازیبوونە وەختێک کە دێتە دەنگ وەختێک کە داوا دەکا ئەو کات باب یاداک هەست دەکا کە ئەم منداڵە پێویستی هەیە لەبەرەوە ئێمەش کە بەشێکین لەم عێراقا هیچ قسە نەکەین هەر بێدەنگ بین هەروە دەبێ سەرنجام یەکێک لە باشیەکانی یعنی هەندێک دەڵێ من دڵنیام ئەمە سەر ناگرێ من دەڵێم لە ئەگەر سەتاسەد قسەکەی ڕاستیش بێ خۆ ئێمە توانیمان پێی دەڵێن چۆن دەڵێ پێی دەڵێن ڕاهێنانی جۆیەکان خۆتوانیمان جۆی عێراق و ئێران و تورکیا و سووریا و ئەمریکا و بەریتانیا لەقەر ڕابێنین تەلیسمێکمان شکاندووە یعنی جۆی ئەوانەمان ڕاهێنا کە کورد سربەخۆیی دەوێت سربەخۆییمان دەوێت دەوڵەتمان دەوێت ئەمە قسەیە بوو لە ناخماندا بوو نائهاتە گوتن هێنری کیسەنجەر دەڵێت لە ناخی هەموو کوردێکدا سربەخۆیی و دەوڵەت خوازی هەیە بەس ئێستا هاتە وتن هاتە وتن و لیژنەی بۆ دروست دەکرێ و ئەنجومەنی باڵای بۆ دروست دەکرێ و سەفەر دەکا و دێت و دەچێ بەلای کەمەوە ئەمە پێی دەگوترێ بەستەڵەکێک سەهۆڵبەندانێکمان شکان جۆی نەیارەکان و دۆستەکانیشمان ئاشنا کرد بە بیستنی ئەموشێ مامۆستاف لایەن و کەسێن بێژن ئەف دەمە دەمێ وێ هەندێنیە کە بەحسا ڕێفراندۆمی بێتەکردنش بەرک و بارودۆخی کوردستانی نەیە هەموارە بووی چەندێ ئەری مامۆستا تو دبینی پشتی ئەگەر لەو فەرست نابێژینێ 100 ساڵی دیکە ئەف ڕێفراندۆم هاتە پاشێ خستن تو نابینی ئەف ئاخفتنە هەردێ هەبن ئەف دژاتیە هەر هەبیت ڕاستە قسەیەکەی دەڵێ هەر ڕۆژێک دەست پێ بکەی تاخیرە یعنی هەر ڕۆژێک دەست پێ بکەی هەر تاخیرە ئەمڕۆ ئێستا کە دەستمان پێکرد چ ڕوویدا زۆری نەتەقریبەن باسی بەڵێ دەکا هەندێکیش باسی نەخێر دەکا ئیدی ئەم قسە و باسە ئەگەر پشتی 2 ساڵیش دەست پێ بکەین هەروە دەبێ پشتی 10 ساڵی دیکەش قسە بکەین هەروە دەبێ کەواتە کورد پندێکی دیکەی هەیە دەڵێ کردە پەشیمان نەک نەکردە پەشیمان یعنی کارێک بکە ئەگە پەشیمانیشی لە دوو بوو گرنگ ئەوەیە کردت گەشتی تا ئەنجامێک شتێکت دەستکەوت نەک هەر نەیکەیت و هەر پەشیمان بی هەر بڵێ خۆزگە ئەو کارەمان بکردایە خۆزگە بمان کردایە وانە ئەمە چەند دەڵێن خۆزگە باپیرانمان ئەم کاریان بکردایە با دوای پشتی ئێمەش دوای ئێمەش ناڵێن خۆزگە بیان کردە با بکەین بەیان چ دەبێت مامۆستا ئەنجامدانا ڕێفراندۆمی یا دیارە بۆیە چەندەیە کە گەلک ئازاد ببیتن مافی خوب دەست خۆ ببینتن بەڵام تەمان دەمدا مامۆستا ترساوی چەندێژی هەیە کە برس دروست ببیتن ئەلڤی وڵاتای ئەدوی دەمەیدا مامۆستا مەدوێت بەراوردی بکەین ناوبەرە ئازادیە وەرگرتنە ئازادیە و مابەینا ترساش برسەی گرنگترە غاندی قسەیەکی هەیە دەڵێ چاک ئەوەیە نان و ئازادی هەمیشە پێکەوە بن
ئێمە لە سەردەمی ڕژێمی پێشوو ینی ئەو شۆڕشانەی کە کورد کردوێتی لە سەردەمی شێ مەحمودا شۆڕشی کردووە لە سەردەمی مەلا مستەفای شۆڕشی کردووە ئیدی شۆڕشەکان هەمووی تەماشاکە تا ئەگەینە ڕاپەڕین وانە ئەو سەردەمەی کورد ڕاپەڕینی کردووە ئەو سەردەمەی کورد ڕاپەڕینی کردووە و شۆڕشی کردووە بەری ینی بەری گرتنی کوێت و بەری حیساری اقتصادی و ئابلوقەی ئابووری یعنی یەک فەردەی برنجی 50 کیلۆی بە 3 دینار بووە کورد ئەوانەی هەموو هەبووە کوردنانی هەبووە ئەو کاتێک کە کورد شۆڕشی کردووە لە 60ەکان و لە 50کانە نان و ئاو هەمووی هەبووە زۆر بە هەرزانیش دەستکەوتووە بەڵام کورد شۆڕشی بۆچی کردو بۆ ئازادی کردووە کەواتە غاندیش بەمە دەڵێ خۆش وایە چاک وایە نان و ئازادی هەمیشە پێک ببن بەس ئەگەر هاتە ئەوەی کە نان یان ئازادی غاندی دەڵێ ئازادی چۆن دەڵێ کە ئازاد بووی نان پەیدا دەکەین بله دیتنەتە مامۆستاگەر کورد گەیتەوێ پێنگاوا کە هەوڵ بوو تێتەدان گەیتەوێ پێنگاوێت تو نابینی مامۆستا سیستەم دەبیتە حکومڕان یان و دەرفەت بوو گەندەڵ و گەندەلکارە ڕەنگە کێمتر ببیتن وی وڵاتەیدا ناتوانین ئایندە بخوێنینەوە بەس ئەوەندە دەزانین ئەگەر کەسێک لە چوارچێوەی سیستەمێکی گەندەڵا کارکە ریشکێک بەر ئەویش دەکەوێت ئێمە ئەمڕۆ لە چوارچێوەی عێراقێک داین لە چوارچێوەی عێراقێک داین کە لە ئاستی ئەمان لە ئاستی هەستکردن بە ئەمان عێراق یەکەم هەیە خراپ دووەم هەیە عێراق سێمە لە ئاستی خراپی ئەمان و ئەمن و ئەمان و ئاسایشدا عێراق خراپترین سێمین دەوڵەتی جیهانە ئەبینی چۆن هاتووەتە پێشەوە لە گەندەڵیدا عینەن جارێکی دیکە لە هەمیشە لە پێشەوەی لە دوای سۆماڵ و لە دوای ئەفغانستان و ئەوانە لە بواری ئەوەی کە خەڵکی ئەم وڵاتە ئەچنە دەرێ و ئەبنە پەنابەر لە وڵاتانی دیکە جارێکی دیکە عێراق هەر لە ڕیزی وڵاتانی سێم و چوارەمدایە لە کەواتە ئەم وڵاتە خۆی وایە ئێمەش تا بەشێک بین لەم عێراقا لە هەموو ئەمانەمان بەرەکەوێ لەم حاڵەتانە لەبەر ئەوە سربەخۆبوون ئەمان خاتە بەر ئەو بەرپرسیارەتەی ئیدی خۆمان لە خۆمان بەرپرسیار دەبین هەر هەڵەیەکمان هەبی هەر گەندەڵیەکمان هەبی ئەوە خۆمانین دەیکەین بەێ ئەڤڕوو مامۆستا ئەم چەند ئاستی سربەخۆبینە هەرێمێ داینە وەک تاک و وەک جوواک و وەک بەرپرس بڵێ بە دڵنیایی سربەخۆیی کارێکە وەکو گوتم تاک بەشی خۆی کاری تێدا دەکات ڕاگەیاندن کاری خۆی تێدا دەکات وەکو ئاماژت پێکرد زانای ئاینی کاری تێدا دەکات بۆ چونکە دوجار تۆ دەوڵەتێکت دەوێت بۆ کوردستان مادام دەوڵەتێکت دەوێت بۆ کوردستان ئەم دەوڵەتە لە چی پێکاتوە لە ئەو پێکاتە ئیتنیانەی کە تایەتی دەبێت هەمویان پێکەوە هەوڵی بۆ بدەن ئەو پێکاتە ئاینیانە هەمویان ئەکادیمیەکان هەروە ڕۆشن بیران هەر بە هەمان شێوە سیاسەکان بە هەمان شێوەکەواتەمە کارێکە بۆ هەمومانە بەێ تو بینی چەند توی ئاستیدانە ئەوە قسەیەکی جوانە ئێمە ناتوانین ینی جوان نییە من ئەوە هەڵ سەنگاندنی بۆ بکەم لە ڕاستیدا بەس وا جوانترە بڵین ئومێدەوارین وا جوانترە بڵین وا پێشبینی دەکەین لە بواری هەوڵدان بۆ سربەخۆیی زۆرینەی خەڵکی کوردستان لەو ئاستە بڵێ مامۆستا وەکو جانابێت ئاماژە پێدا کە پێشی چەندێکێژی مە پرسیارەکە وی شێوەی مە ئاڕستەی جانابێتە کرد ئەوڕۆ ئەمێت کۆمەڵگەهێکێدا کۆمەڵگەهەکە موسلمان زۆرینە مامۆستای ئاینی ڕوولێکێ هەری بەرچاف هەیە تو بینی ئەوڕوو ئەرکێ بذات مامۆستای ئاینی چەند گرنگە وعی و هوشیاریە هەفڵاتی بکەتن بۆ بێ چەندەها ڕاستە من زۆر لە خزمەتی مامۆستایانی ئاینی بوومە ئێستاکە بۆم دەرکەوتووە هی ئەوە نییە من هیچ نەسیحەتێک بکەم ینی یا پێگەی من ئەوە نییە لە ڕاستیدا بەس ئەتوانم بڵێم بینیومە بەێ بینیومە چ بە نووسینیان چ بە وتارەکانیان چ بە دەرکەوتنەکانیان لە میدیاکان لە ڕاگەیانەکان چ بەوانەی کە لە ناو یەکێتی زانایانە تەمەنێکی دوور و درێژیان هەیە بەشدار بوونە لە شۆڕشەکانی پێش و هەندێک مەلامان هەیە خۆی پێشمەرگە بووە لە سەردەمی خۆیدا هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئێمە بۆ سربەخۆیی کوردستان مامۆستایانی ئاینی بە دڵنیایی پشتگیرن هیچ کێشەیەک لای مامۆستای ئاینی نییە بەێ دەست خۆش مامۆستای بەرز مدوێتن خاڵە دوماهیەدا ئەم بەحساوی چەندێ بکەین کۆ بوار و مەدانên سربەخۆبینێ چاوایە ئەم چ شێواز و میکانزم بەحساوی چەندەها بکەین زۆر گرنگە ئێمە پێش ئەوەی کە ئەم سربەخۆیش وەکو بڵێ بێتە باسکردن لە چەند بواری دیکەدا ئێمە سربەخۆبین یعنی من هەمیشە گوتومە لە بواری وەرزشدا دەتوانین سربەخۆبین ئێمە دەتوانین ئێستا ئێمە یەک نادیمان ماوە یانی زاخۆ ئەرە یانی زاخۆ تۆ بەو ئاستە نزمە چ دەکەی لە خولی عێراق هەر دێتە دۆڕاندن ئێستا بە زەحمەت ماوەتەوە ئەم مەسرفەی دەیکات ئەم هەموو لاعیبە لە عێراق دەکڕێ بە پارەی زۆر یاری باشیشی بۆ ناکەن یاریزانە کوردەکان دێنە پشتگوێ خستن سلێمانی لە ئاستی عێراقدا هەر دەرچوو ئەو هەموو مەسرفەشی کرد یانەی هەولێر هەر بە هەمان شێوە یانەی دهۆک هەر دەرچوو زاخۆ بە تەنیا ماوە کەواتە ئێمە بۆ خولێکی کوردستانی دروست نەکەین بۆ خۆمان خولی بزانە وەرزش ئەبێتە مای سربەخۆی چونکە تۆ بەرازیل بۆ دەناسی
لە بەرازیل ناوی سەرۆکی بەرازیل و ناوی نازانم سیاسەتی بەرازیل و هیچ زانی منش نازانم بەڵام من بەرازیلمان بە تۆ پێ ناسی کەواتە ناسنامەیەک ئەرجنتین و بەرازیل لە لای کورد ئەرجنتین و بەرازیل لای ئێمە ئەکاتە وەرزش کەواتە بواری هوەری لە بواری هوەریدا لە بواری ئەدەبیدا ئێمە بۆ بەشێک بین لەم عێراق بەدەست پێی خۆمان کچان و کوڕانی ئێمە دەچن دەبنە هەڵبژاردەی عێراق مەدالێ دێننەوە بە ناوی عێراقەوە باشە بۆ خۆمان خولێکی کوردستانی نەکەینەوە بە یاریەکانی گۆڕەپان و مەدان خولێکی کوردستانی بۆ سەبەتا خولێکی تۆپی سەبەتە تۆپی پالە تۆپی دەست تۆپی چۆن دەڵێ پێ بەمانە هەموو دەتوانین بکەین ینی مەبەستمەوە بوو لە بواری وەرزشا لە بواری هوەریدا لە بواری ئەدەبیدا با لەم بوارانە سەر بەخۆی و بە ئاسانین جارێ وەرگین مەدوێتمە بسەگیان بزانین چەند چرکێکێت کێمە چ پێتەویە ئەم بەرێ پێنگاوی چ پێتەویە لە سەرمەم چ بکەین زۆر گرنگە ئێستێمە لە دانوستان دەین ئەو کەسانی کەوا لە بواری دانوستاندا خیبرایان هەیە و کاریان کردوویەکێ لەوانە بەڕێوەبەری ئیستیخباراتی ئیسرائیلی پێشوو لە هەمان کاتدا جێگری سەرۆکوەزیرانی ئیسرائیلی پێشوو دان مێریدۆر دان مێریدۆر دەڵێ بۆ ئەوەی تۆ لە دانوستانەکانە بیبیتەوە پێویستە هەموو دانوستانێکی تازە شتێکی تازت پێبێ چ دەڵێ دانوستان پێویستە بە شێواز و بە ئوستوبی پایسکل بێ دەڵێ وەختی پایسکل لێ دەخوری بە خێراییەک پشتی ئەوەی کە دەوەستی کەوەستای تۆدا دەبەزی کە دەست پێ دەکەی بە خێراییەکی تازە دەست پێ دەکەیتەوە خێرایەکی پێشوو نییە دەڵێ وەفدی دانوستان کار کە دانوستان دەڵێ ئێمە کە وەکو ئیسرائیل لەگەڵ فەڵەستینەکان دانوستان دەکەین هەموو جار شتێکی تازە دەبین هەموو جار داواکاریەکی تازەمان هەیە هەموو جار شتێکی تازەمان هەیە ئەو وەفدەی ئێستا دروستمان کردووە نابێ قسە کۆنەکان پێشوو بکاتەوە ئێستا زمانێکی تازەیە ئێستا ساڵی هەفتانیە ئێستا ساڵی 91 نییە ئێستا 2003 نییە ئێستا 2017 ئێمە لە ئاستی باڵا لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بەشداریمان کردووە لازمە و پێویە شتی تازەمان هەبێ بۆ ئەوەی ئێستاکە بیخەینە ڕوو خاڵی زۆر سەرەکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا ئەم ناوچەیەکە وەکو دەڵێ یعنی وەکو هەمیشە لە گۆڕانکاری بەردەوامدایە ئاگاداری دەوروبەری خۆمان بین ئەوەش گرنگە کە چاکسازی لە شتێکی ئێستا کەس دەستی حکوومەتی نەگرتووە چاکسازی بکە حکوومەت زۆر گرنگە پەیمانگای کەنەدی بۆ چاکسازی یا بۆ حکومڕانی چاک دەڵێ حکوومەت پێویستە وێڕای ئەوەی بە هەڵبژاردن ئەو حکوومەتە دروست کراوە زۆر گرنگە ئەو حکوومەتە میکانیزمی خێرای هەبێ کێشەکان زوو چارەسەر بکە خۆشگوزەرانی بۆ خەڵک دابینکە ئەمە ئەو ڕێنمایانن کە پەیمانگای کەنەدی بۆ حکومڕانی چاک پێمان دەڵێ کەواتە لەگەڵ ئەوەی هەوڵەدەین بۆ سەر بەخۆی لە هەمان کاتیشدا با حکوومەت خەریکی چاکسازیەکانی خۆی بێ دەستخۆش ڕێزدار عەبدوڕەحمان سەدیق زۆر سپاسیت گەین مامۆستای بەڕێز ڕووسا سپاسیا تەماشەوانên بەڕێزکەن گەلمەبووین تا دوماهیا خەلەکێ و سپاسی بوو هەفکارên بەڕێز کە گەلمەتماندی بوون ببینم خێر و شادی هەتا خەلەکە کە دی بگەینە فێک خودێ مەزند گەلمە هەمیابیت